سێهەمین ڤیستیڤاڵی بەهارەی سلێمانی کۆتایی هات و هاوڵاتیانیش گلەی دەکەن لەوەی داشکانەکان وەکو پێویست نەبووە. لە هەمان کاتدا کەمترین بەرهەمی ناوخۆیی لە ڤیستیڤاڵەکەدا نەمایش کراوە. وەڵڵاهی ڕاستی ئەگەر تۆ بڵین بۆ داشکان خاتری خەڵک بگرن زیاتر فەرقی هەیە. وتیان داشکانی 135 جوانەمان وڵڵاهی 35 نییە لەوانەیە زۆر شتێوانە بێ شتێکی ئەرە وەڵا وانە وەکو هەر تۆ تۆسەر لە بازارە هەر 1000 دینار چیەکە تۆ بەستیارە بێ لەوانەیە 1000 دینارە زیاد سەرکە لە شوێنە دوورۆ بێ. وەڵڵاهی پێشنیارم وەیە کە داشکانێکی وا بکەن بۆ خەڵک ئیسیفادەی لێ بکەن. خۆی باشە بەڵام داشکاندنیش زیاتر کرێ بە پێی زروفی خەڵکە ئێستا لەم سەردەمەیە کە خەڵک گیرفانی بەتاڵە ئەگەر داشکاندنەکە زیاتر بێت باشترە بۆ بە یارمەتیدانی خەڵک. وەڵڵاهی وام وایە بۆ ساڵێکی کە شتی جوانتر بێن ئەم پێشانگایە پیشانی خەڵکی سلێمانی بن بۆی خەڵک زیاتر بچێ بەدەم شتەکەەوە دوای ئەوەش شتەکان زیاتردا بەزای چەند داشکان و بەرزبوونەوەکەش بە پێی دۆلار و بازاڕەکەیە باوەڕ ناکەم گوناحیەمانی تیاکە. ئەمساڵ ڤیستیڤاڵەکە وەکو پێویست خەڵکی سەردانی نەکردووە. هۆکارەکەشی بۆ بوونی قەیرانی دارایی دەگەڕێتەوە. بەپێی ئامارەکان لە کۆتاییەکانی ڤیستیڤاڵەکە 4 بۆ 7,000 کەس سەردانی پێشنگاکەیان کردووە. لە کاتێکدا ساڵانی ڕابردوو ڕۆژانە زیاتر لە 10,000 کەس سەردانی ڤیستیڤاڵی بەهارەیان کردووە. بەڕێوەبەری پێشنگاکە گلەی لە ژووری بازرگانی سلێمانی دەکات کە گرنگی ئەوتۆیان بە ڤیستیڤاڵەکە نەداوە. بەرهەمە ناوخۆیەکانیش بە هۆکاری ئەوە کەمە کە لە ڕاستیە لە واقعدا کەمە یعنی لەو سێکتەرەیە کە بە شتانێک بێ بۆ ئەم زروفە یاخود با بڵێن بۆ پێشوازی لە مانگی ڕەمەزان بێ زیاتر بەرهەمە خواردەمەنیەکانن. بەرهەمە خواردەمەنیەکانیش مەسنعێکی ئەوتۆمان نییە زیاتر بەرهەمە دەستیەکانن وەکو هەنگوین و وەکو ڕوبی هەنار و کۆمەڵێک شتی کەمە بۆیە کەممان هەیە بەرهەمی ناوخۆی. ئەگەر ئێمە ئەمە باسی سەنعەت و کۆمەڵشتی تر وایە بە دڵنیایەوە بەرهەمی ناوخۆیمان زیاترە. ئەگەر بڵێم یەکەم لەوە ئەچێ تایبەت بێ بە خۆیان ئەو وەڵامە لە خۆیان بپرسین باشە بەس ئەگەر لە من پرسی من ئەڵێم بەڵێ بەگلەیەوە ینی بە سەرنجەوە لەسەر ژووری بازرگانی پیشە سازی سلێمانی وێڕای ئەوەی سپۆنسەری معنەوین بۆ ئەم شوێنە و پێشانگاکە هی ئەوانە و ئێمە بە عقد لێمان وەرگرتوون بەڵام ئەم ساڵ بەنسبەتی ئەم فیستیڤاڵەوە وەکو پێویست گرنگیان پێنەدا و هاوکارمان نەبوون ئەمە هەم وەکو گلەیی لێیان ئەەکەم. کردنەوەی ئەم جۆرە لە پێشنگایانە بەشێکیان بۆ ناساندنی بەرهەمەکانە بەشێکیشان بۆ بژانەوەی سلێمانی هەرچەندە هاوڵاتیانیش گلەی ئەوە دەکەن داشکانەکان وەکو پێویست نین. پێویست بوو خاوەنکارەکان پابەند بکرێن داشکانی تایبەت بکەن. لە هەمان کاتدا تەنها 120 ڤیستیڤاڵەکەش بەرهەمی ناوخۆیی بووە و 180 بەرهەمی دەرەکی بووە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.